ئاوی شارە زۆر کە 4 ملیارد دیناری تێچووە لە ئێستادا لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە کارەکانی ڕاگیراوە لەگەڵ ئەوەشدا هیچ سوودێکی بۆ هاوڵاتیان نەبووە. سەرەڕای ئەوەش پێوەری ئاوی ماڵان لەلایەن کۆمپانیایەک بە ناوی جۆنۆنەوە کە بۆ 4,000 ماڵی قەتای شارە زۆر دانراوە هەر ماڵێک نزیکەی 50,000 دیناری لێوەرگیراوە کە گۆی گشتی دەکاتە 200 ملیۆن دینار بۆ کۆمپانیاکە. ئەمە لە کاتێکدایە هاوڵاتیان دەڵێن کۆمپانیای دیکە ئامادە بووە بە بڕێکی کەمتر پرۆژەکە وەربگرێت بەڵام بەویان نەداوە. هاوڵاتیانی قەزاکە سەرڕای بێهیوا بوونیان لە خستنەوە ئەگەڕی پرۆژەکە و تەواوکردنی داواکارم پارەکانیان بۆ بگەڕێتەوە کە لێیان وەرگیراوە چونکە بەڕای ئەوان جگە لە کێشانەوەی پارە لێیان هیچ ئامانجێکی دیکەی نەبووە. هیچ سوودێکمان لێوە نەگرتووە و لە ڕاستیشە ئەمە پێم وابێ ڕئیسی وحدەی داری لێ بەرپرسیارە چونکە هەموو ماڵێک لەم شارە تۆی بینی 50,000 دیناری لێوەرگیراوە هەر ژەنگیشی کردووە هیچی سفادەیەکی نییە. کۆمپانیا هەیە بە 15,000 توانیوتی کە دابینیکە ئەمان 50,000 لە خەڵوەرگرتووە هیچی سفادەیەکشی نییە. ئێمە وەکو ئەو پێوەری ئاوە ئیسفادەی نی ئیسفادەکەوە یەکێ دانێ دوو داینانێ پیان وتوین کە ئەلەساس ئەگەر داینەنێن دوای دومان غەرامەتان بوێتەوە لەو مدەکە بۆیان داناوە. سوودێکی وای نییە ئەوەیە کۆمپانیاک واتۆ پارەی لەو خەڵکە فەقیر وەژارە سندوو بۆ خۆی بەدەرچ عن بەبێ ئاگابوونی لای نەپەیوەندیدارەکان هاتوونە میشان کردووە نەخێر تەوانەوانیش لیان ئاگادارن. لە بەرامبەردا لێپرسراوی ئاوی شارە زۆر ڕای دەگەیەنێت ئەوان ئامادەن پارەکە بۆ هاوڵاتیان بگەڕێننەوە ئەگەر بێت و ڕەزامەندی لە سەروی خۆیانەوە پێ بگات. سەرەڕای ئەوەش لێپرسراوی ئاوی شارە زۆر دانینا بە شکستی تۆڕی ئاوی قەزاکە بەهۆی هەڵەی ئەندازەییەوە. دیارە و کۆمپانیا عەقدی هەبووە کۆمپانیای جنون بووە لە محافڵی سلێمانیە عەقدی لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە هەبووە کە پێوەری ئاو لە هەموو قەزا و ناحیەکان و مەرکەزی پارێزگا دابنێت و دوایەوە لەگەڵ حەق دەسوشتەکە کە ئەو خەڵکی بۆیان بەستون نەوانەیە گەشت بێتە 50,000. دوای ئەوە کە کارکرا بۆ ئەوەی تۆڕی ئاوی ئەم قەزایە بگۆڕن سەرانسەر دیارە درا بە کۆمپانیاک بەهۆی بوونی هەڵە لە دیزاین و ڕووپێویە ئەو شەبەکەی ئامانجی خۆی نەپێکە. لە ئێستادا بەشێک لە ناحیە و گوندەکانی سەر بە قەزای شارە زۆر کێشەی ئاویان هەیە و هەندێکیان ئاو بە تەنکەر دەکڕن یاخود لەلایەن حکوومەتەوە بە تەنکەر بۆیان دابین کراوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.